حەقیقەتی حکومڕانی کوردی و پێشبینیەکی سامناک ناونیشانی بابەتێکی ئاکۆ شارۆشیە. حەقیقەتی حکومڕانی کوردی و پێشبینیەکی سامناک ساڵانێکە دەسەڵاتدارانی کورد لەناو خۆشاوی دەسەڵاتدا شێت بوون. بەڵێ شێت بوون. شێتبوون لەناو دەسەڵاتدا نەخۆشیەکی دەرونی ترسناکە تاکە چارەسەر دەرهێنانی کورسی دەسەڵاتە لە ژێریان. لە نیشانەکانی ئەم نەخۆشیە چێژوەرگرتن لە پێشێلکاری مافی هاوڵاتیان و پێنەدانی مافی یاسایی بە فەرمانبەرانی حکوومەت و تاکڕەوی و خۆسەپێنی و کوشتن و هەڕەشەی ژیانکردن لە ڕەخنەگرانیان و پێنەدانی موچە بە فەرمانبەرانی حکوومەت و دیارنەمانی بودجە و دیارنەمانی 400 ملیار دۆلارەکەش دەچێتە چوارچێوەی ئەم بابەتە. هەروەها دەسەڵاتداران پارەیەکی خەیاڵی سەدان ملیار دۆلار لە سامانی میلەتەکەمان کردووە بە ناو مڵکی کەسی خۆیان لە بانکەکانی جیهان. ئەم زوڵمە و بکەرەکەی زاڵمە. هەموو زاڵمێکیش زەواڵی خۆی هەیە. لەم بابەتە سیاسیەدا زەواڵ بریتیە لە وڵاتانی زلهێزی داگیرکەر بەگشتی و ئەمریکا بە تایبەتی وەک نمونەیە کە لە قۆناغی یەکەمی پرۆسەی داگیرکاریاندا دەست بەجێ پارە خوێنراوەکانی ئەم زاڵمە کوردزمانانە بلۆک دەکەن و دەبێت بە موڵکی زەواڵ کە وڵاتی زلهێزە و وەک دەستکەوت و غەنیمەی پرۆسەی شەڕ و ئازادی هاوڵاتیانی کوردی باشوور لە دەستی ئەم زاڵمە شێتانە. واتە ئەو پارە بلۆکراوانە کە لە ئەسڵدا موڵکی هاوڵاتیانە بەڵام ناگەڕێتەوە بۆ هاوڵاتیان و نادرێتەوە بە حکوومەتە یەک لە دوای هەکانی دوای پرۆسەی گۆڕینی حکم کە ئامانج لەم گۆڕینە تەنها داگیرکاری ئابووری گەلی کوردی باشوورە. کورت و پوخت من وەک هاوڵاتیەکی کوردزمان زۆر بەداخەوم بۆ وەها حەقیقەت گەلێک کە تەنها زیرەکە ڕۆشنبیرەکان دەرکی پێ دەکەن.